سڵاو بەهار بەیانیتان باش زانیاریەکان بەم شێوەیەن دوایەوەی کە شەوی ڕابردوو هێرشکرا سەر پەرلەمانتار غالیب محەممەد هەر شەو سکاڵای لەسەر هێرشکەرەکەی سەری تۆمار کردووە بەڵام دوای نزیکەی 14 کاتژمێر لە ڕووداوەکە تاوەکو ئێستا بکەری ڕووداوەکە دەستگیر نەکراوە تۆمەتباری ڕووداوەکە تاوەکو ئێستا دەستگیر نەکراوە گەرچی لەلایەن پەرلەمانتارەکەەوە سکاڵاش تۆمار کراوە من لەگەڵ پۆلیسی سلێمانی قسەم کرد ئاماژەیان بۆدا کە لە کۆڵینەوەکانیان لە ڕووداوەکە دەست پێ کردووە و گرتەی کامێراکانی چاودێریان وەرگرتووە بەڵگەکانیان ئامادەیە و غالیب محەممەد ڕایگەیاندووە کە ئەو کەسەی هێرش کردوتە سەری دەیناسێتەوە بەڵام تاوەکو ئێستا ینی هەوڵەکانی پۆلیس نەگەیشتووەتە دەستگیرکردنی بکەری ڕووداوەکە گەرچی وەکوتم نزیکەی 14 کاتژمێرە پەرلەمانتارەکە لێرە لە بنکەی پۆلیسی ئەزمەڕ سکاڵای تۆمار کردووە لەسەر ئەو کەسەی کە هێرش کردوتە سەری لە دوای ڕووداوەکە غالیب محەممەد ڕایگەیاند کە ئەمە بەهۆی هەڵوێستەکانیەوەیەتی و ڕاشی گەیاند ئەو بەردەوام دەبێت لەسەر هەڵوێستانی کە لە ڕابردوو داوەکو خۆی وتی لەسەر قوت و مافی هاوڵاتیان هەی بووە بەڵام ینی ئەم ماوە زۆرە لە ئەوەی کە هێرشراوەتە سەری تاوە کەسا دەستگیر نەکراوە نیگەرانی ئەو پەرلەمانتارەی لێکەوتۆتەوە و داوا ئەکەن کە هەرچی زووە بکەری ڕووداوەکە دەستگیر بکرێت ئەمە لە کاتێکدایە کە بەشێکی زۆر لە فراکسیۆنە جیاوازەکانی پەرلەمان لە کوردستان و لە عێراق و حکوومەت یاریێمی کوردستان و دەستگا پەیوەنددارەکان لە سلێمانی بەشی زۆرن بەیاننامەیان دەرکردەوە ئاماژەیان بەو داوە کە هەرچی زووە لە کاتێکی زووە بێ بەکەری ئەم ڕووداوە تۆمەتباری ڕووداوەکە دەستگیر کرێەوە ڕوبەرووی ڕێکاری یاسایی بکرێتەوە بەڵام تاوەکو ئێستا وەکوتم دەستگیر نەکراوە لە کاتێکە ئەو کەیسەش کە جوڵەندراوە بەپێی مادەی 405 کە هەوڵە بۆ کوشتن بەپێی مادەی 405 بڕگەی سیویەک ئەو کەسە ینی تۆمەتی ئاڕاستەکراوە شێوازی هێرشەکەش بە وتەی وتەبێژی پۆلیسی سلێمانی بە چەقو بۆ کسخەنجەر بووە کە هێرش کردوتە سەر پەرلەمانتار غالیب محەممەد و هێرشەکان زەبرەکان بەرسەری کەوتون بەڵام دوهامی زانیاری لەسەر ڕۆژی تەندروستی غالیب محەممەدەوەیە کە تەندروستی باشە بەهار بەڵێ گۆران سپاس.